دوای 40 ڕۆژەنگ و کاریگەریەکانی لەسەر هەرێم ئێستا هاوڵاتیان چاوەڕێی ئاسایی بوونەوەی دۆخەکە دەکەن. مەجلیسی گفتوگۆکان گەرمن لە باسوخواسی شەڕ و ئاگربەست. لە سیمای خەڵکی هەرێمدا هەست بە ئاسوودەی دەکرێت. ئەوان دەڵێن مەترسی هێرشەکان بۆ سەر هەرێم دۆخی ژیانی و دەرونی تێکدا بوون. بەڵام ئێستا بە هیوان ئارامی بۆ هەرێم و ناوچەکە بگەڕێتەوە. خۆشبەختیانە بۆ هەرێمی کوردستان بگرە کاریگەری بۆ وڵاتانە هەبوو بەڵام زیاتر کاریگەریەکە لەسەر هەرێمی کوردستان بووە چونکە بۆ دەبینی چەندی قوربانی لێکەوتەوە ئابووری وڵات خەریکە بەرە دەڕمان ئەڕۆی کاڵاکان بە شێوەیەکی بەرچاو بەرز بوونەوە. دڵنیام خەڵ لە ڕووی گوزەرانەوە لەوانەیە کەم باز بین وەکو ئەو میلەتانە خۆیان وەکو ئەو دەوڵەتانی کە لە شەڕەکان بەڵام باشترە کە لەمەولا کورد ئەتوانێت هەناسەیەک لە سای ئەم دەوڵەتە توێرستیە نەجات بێت. داخستنی دەرگای قوتابخانەکان کەمبوونەوەی کارەبا و غاز و سوتەمەنی لەلایەکتریش دواکەوتنی موچە و بێبازاڕی ژیانی هاوڵاتیانی ئەوەندەی دیکە قورس کردهبوو. بارگرانێکی تر هاوشێوەی خراپی دۆخی ئەمنی. ئێستا چاوەڕێن دوای ئاگربەست دۆخی ژیان بگەڕێتەوە سەر ڕێڕەوی ئاسایی خۆی. هەرە و چرکەی کەوتیان باسییان لە ئاگربەستە کرد یاخود لێدوانێک کە درابوو ئەوەی هەنگاو بنرێ بۆ ئاگربەست خەڵک دەرونیان ئارامە بووەوە بینیمان لە ناو خەڵکا جوڵەیەک لە بازار دروست بوو خەڵک بە ئاسوودەیە هاتە دەرەوە وای لە هات ئێوارانش خەڵک تا درەنگانێک لە دەرەوە بوون. بەڕای چاودێرێکی سیاسیش دەبێت حکوومەت پلانی تۆکمەی لە هەموو سێکتەرەکان هەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر دۆخێکی نەخوازراو کە توانای ئاڵنگاریەکانی ناوچەکە و دۆخە هەنووکەیەکان هەبێت. لە کاتێکا پارتیۆشێتی لە ماوەی ساڵێکە ناتوانێت حکومەت تەشکیلکەن و لە ساڵی 2014 هیچ میزانەیە نییە لە میزانیا بەشێکەیە پێوتێ میزانەی ناکاو بەشێکە میزانەی حاڵەتی تەواوی ینی حاڵەتی نائاسایی لەبەرەوە تۆ ئەیبینی لە ئەزماتی وا لە قەیرانی واوەکو دوورمەڕۆ قەیرانی شەڕی ئەمریکا و ئیسرائیل بەرامبەر ئێران سیرەکەی هیچ حاڵەتێکی تەواوی ئێرانە گەیاندووە هیچ پلانێکی نییە. هەرچەندە شەڕی نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئێران لە قۆناغی ئاگربەستدایە بەڵام شەوی ڕابردوو هێرشەکان لەسەر هەرێم بەردەوام بوون و ئاسمانی هەرێم بە دەنگی فڕۆکەی جەنگی و درۆن تەنرابوون. سنوورکەری دەنگی ئەمریکا سلێمانی